یاسای چاکسازی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و سیفەتی بە پەلەی پێدراوە ترسی لە لای خاوەن پێداویستیە تایبەتەکان دروست کردووە کە جارێکی دیکە لە ژێرناوی جۆرا و جۆر موچەکانیان بکرێت بە ئامانج و دەست بۆ قوتیان ببرێت و ئەو 150,000 کە پێیان دەدرێت ببڕدرێت. ئەوان داوایان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کرد کە ڕێگە نەدەن جارێکی دیکە موچەی خاوەن پێداویستی تایبەت ببڕدرێت. ئێمەی کەمەندامانی کوردستان هەمیشە کە باسی چاکسازیەکرێت ترسێک لێمانە نیشێ چونکە ئەم حکوومەتەی ئێمە هەمیشە چاکسازی لە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتاکە نەمان بینی ڕۆژێ لە ڕۆژان موچەی پلە باڵەکان نایەساییەکان بندیوارەکان بە هەر ناوێک کە ناونراوە ئێوە کەم بکرێتەوە بەڵام بینیمان کە موچەی کەمەندامان لە 100,000 بوو بە 6,000 دینار بینیمان لە 150,000 بوو بە 90,000 دینار بۆیە ترسمان هەیە بە ناوی ئەم چاکسازیەوە موچەی ئەو کەمەندامانە ببڕێت کە موچە خۆرن یا خانە نشینێکیانەیە بۆیە جەنابی مامۆستا بەڵێنیدا و دیارە ئەوان عیلاقاتیشان فراوانە لە نێو پەرلەمانە لەگەڵ هاوڕەکانی خۆیانە لە پەرلەمانی کوردستان و لە نێو فراکسیۆنەکەی خۆیان یعنی دیفاعی جدی بکەن لەوەی کە بە هیچ جۆرێک ئەم چاکسازیە تەسیر نەخاتە سەر خەڵکی فەقیر وەژار بە تایبەت کەمەندامان. سەرۆکی ڕێکخراوی هیوای کەمەندامانیش داوا دەکات لەم خولەی پەرلەمان لە هەموار یاسای ماف و ئیمتیازی خاوەن پێداویستە تایبەتەکان ژیانێکی شایستەیان بۆ داوین بکرێت. ئێمە ئومێدەوارین کە لە داهاتوودا ئینشاءڵڵا یاسای خاوەن ماف و ئیمتیازەکانی کەمەندامان هەموارەکە یێتەوە بەردەستی جەنابتان وەکو هەموو فراکسیۆنەکان ئەم داوایەمان هەیە بە تایبەتی لە فراکسیۆنەکەی جەنابتان کە ئێستا لێرە ئامادەن تکا ئەکەین داوا ئەکەین باشترین ماف و ئیمتیازەکانی کەمەندامان ڕەچاو بکەن لەو یاسایە. لای خۆیەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان بەڵێنیدا کە دەست بۆ هیچ پرۆژە یاسایەک بە بەڵێ بەرز نەکەنەوە کە زیان لە چین و توێژی هەژار بدات و موچەکانیان کەم بکاتەوە. و ئێمە بەڵێنتان پێ دەدەین وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو پرۆژە چاکسازیەشدا کە باسی موچەی فەرمانبەران و خانەنشین و دەرماڵەکان دەکا دڵنیاتان دەکەینەوە ئەو پەڕی پشتیوانی لە ماف و ئیمتیازاتەکانی کەم ئەندامان دەکەین و وەکو فراکسیۆنیش ئێمە بڕیاری خۆمانمان داوە هەرچی توێژێکی ئەم کۆمەلگایەمان کەم ئەندام بنەماڵی شەهیدان بنەماڵی ئەنفالکراوەکان و پێشمەرگا چ خانەنشین بکرێن چ ئێستا کە هێندێکیان موچەیان زۆر کەمە هەر کامێک لەوانە ئەگەر دەستکاری موچەکەی بکرێ ویان نەبرێتە ئاستێکی شایستە بە تایبەتی خانەنشین بوونی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کە داوامان کردو 400,000 دینار کەمتر نەبێ ئەگەر بەم شێوەیە نەبێ ئێمە دڵنیابن دەنگ بەم پرۆژە نادەین. لە ماوەی ڕابردووشدا لە کاتی خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای چاکسازی ژمارەیەک لە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان گرد بوونەوە و داوایان کرد کە پەرلەمان دەست بۆ موچەی خاوەن پێداویستیە تایبەتەکان نەبات لەبەر ئەوەی ئەوەشی ئێستا پێیان دەدرێت بڕێکی زۆر کەمە و ناتوانێت ژیانێکی شایستەیان بۆ دابین بکات. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.